ئەمڕۆ گردبوونەوەی کۆمەڵێک لە چالاکوانانی مەدەنی و نوێنەرانی چین و توێژە جیاجیەکانی سنووری گەرمیان بە مەبەستی ئیدانەکردنی پەلامار و هێرش و هەر پەلامارێکی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان و بۆ سەر خەڵکی هەرێمی قەندیل و دانیشتوانی سڤیلی منتقەکە. ئەلبەت پێشێلکردنێکی ئاشکرای سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانە و دژی هەر نۆکەرایەتی و دژی هەر چاوساغەیەکی ئیلایەنە سیاسیەکانی باشووری کوردستانین بۆ ئەوەی زیان بە ناو و ناوبانگی هەم هەرێمی کوردستان هەم شکۆی هەموو ئینسانێکی کورد لە منتقەکە نەکەوێت و هەروەها داوای یەکریزی و یەکدەنگی لە تەواوی خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەموو ئەو کەسانەی کە لە میدیاکاران گەنجان خوێندکاران پێکەوە کۆدەنگیەک دروست بکرێ بۆ بەگشتداچوونەوە بۆ وەڵامدانەوەی ئەو پەلامارانەی دەوڵەتی تورک کە چەند ڕۆژێکە و هەروەها لەسەر ئاستی عێراقیش لە منتقەی شەنگال جارێکی تر گرژی و ئاڵۆزی لە دروست بووە. هەموو ئەمانە پێکەوە پێمان ئەڵێن کە هەڕەشە و مەترسیەک لەسەر باشووری کوردستان هەیە. ڕاستە بە بیانووی جیاجایە بۆ هەر دەوڵەت و هەموو هەم عێراق هەم دەوڵەتی تورکیا بیانووی خۆیان هەیە، بەڵام کۆی مەسەلەکە لە دژی باشووری کوردستانە لە دژی ئەزمونونەکەیە و هەموو ئەمانە خاتە بەردەم مەترسیەکی گەورەوە پێویستی بە هەڵوێستی جدی هەموو مانە بۆ ئەوەی پێکەوە بەگشت هەر پەلامار و مەترسیەکە بچین کە لە هەڕەشە بێت بۆ سەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان.